شارەزابوون لە ئیسلامەکی نەرمونیانی میانە ڕەوی هێوری لەسەر خۆی کە خۆشەویستی لەناو خەڵک براو دەکاتەوە. دیارە ئەوە هەموو شتانە بووە مای ئەوەی کەەوە خەڵک کاتێککە ئێوە ئەو پرۆگرامانەتان پێشکەش دەکرد و کەم جێ هەبی ئەگەر ئەوەندەی ئەمن بەبیرم دێ پرۆگرام و بەرنامەی هاوشێوەی هەبوو نەنە هەر نەبوو ئەمن ینی ڕۆژێک برادێکم دی تازە تەلەڤیزۆنماندا نابوو هێشتا پەخشی چی پێدەرێن تەجریبی تێست چیامان پیشانەدا و ڕووبار و هەتا دەست بە بەرنامەی دەکەی حیوانات و بزن و بزنەچیوی و ئەوانە دیتم لە جادەی گوتی ئەنگۆ متەتەویرن دەزانی کراینەوە گوتم لۆ گوتی ئەوەی پیشان دەدەن چای پیشان دەدەن ڕووباری پیشان دەدەن حیوانات پیشان گوتی مامزانی 24 ساعت قورئانی لێ دەن خەڵک سادە بوو فەقیر بووە تەوەقعی نەدەکرد ئەسڵەن ئەمن کە بوومە مدیر تەلەڤیزۆنیە گرتو هەموو ڕۆژی خودبەی لێ دەدا هەموو ڕۆژی کاتێکی محەدەدی هەبوو خودبەک دادەبەزی ئەمن کە بوومە یەکسەر ئەوەم ڕاگرت کە بوومە مدیر گوتیان لۆ ڕادەگری و باگوتم ناگوتم خوا هەفتەی یەک ڕۆژ خودبەی حەرار دانایە واجب کردێ دەچی جمعانوە نیە لە سعات 12 بانگ دەدا لۆ پیاوان ئافرەتشی دەتانی نەچی گوتمە منیش هەفتەی یەک ڕۆژی دادەنێ لەبەرەوە گوتم خوا لە من زاناتر و داناترە ئەگەر پێویست ئینسان پێویستی بۆی بە هەموو ڕۆژێ خودبەی هەبی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو ڕۆژێ خودبەشی لێدا دەگۆڕی وتم مادام هەفتەی یەک ڕۆژامیش هەفتەی یەک ڕۆژی لە تەلەڤیزۆن ئەوجە شارەزابوونی خەڵک لە فقهی ئیسلامی لە پەروەردەی ئیسلامی مەسەلەن بەرنامەی لێمان دەپرسنماندانە تا غازی عەلیمینا بەرنامە لێمان پرسانی شەرعیمان دەدایە مەلای دەینێ خەڵک ئێستاش پێویستی بۆ بەرنامانەی لە ژیانی ڕۆژانەی لە حرام لە حەڵال وەنیە لە جێبەجێکردنی شەعائیرەکان مەسەوە نوێژە ڕۆژیە ئەگەر من بە ڕۆژی بم چ بکەم ئەگەر نوێژ بکەم کوو بۆ دەست نوێژ ینی ئێستا لایەزا ئەوانە ئەوە نەقلەکی تازە بوو هیچ تەلەڤیزۆنێک نەبوو بەو شێوەی یعنی ئەوجە بەرنامەی کۆمەڵایەتی داوەتکردنی دکتۆرەکان لە بەش کۆمەڵناسەکان بەرنامەی تەندروستی بەرنامەی زانستی بەرنامەی هونەری چاویانی تەلەڤیزۆنێکی ئیسلامی تازە دامەزرێ مقابلەی فەنی بکات لەگەر ئەو هەموو هونەرمەندەی لە هەولێرێ و لە کوردستان ئەمە دەستمان بە دراما کرد لەگە کاکشکوڵای تا ئێستا 70 درامامان پێشکەش کردی یعنی ئەو گۆڕانکاریەکی گەورە بوو کە توانیمان بیکەین لە ئیعلامی ئیسلامی لە ناو کۆمەڵگەی تەبەن ئەوە زۆر مهم بوو